کاکە بە خۆتان خۆش بن خوافی کردون ئینشاڵڵا ئەگەر پێم بڵێ ڕووداوەکە چۆن بوو سەرەتا ئەمە لە ژۆرە بنی ئاگامان لێنە برام ماری لەو سەریە تەلەفۆنی و کردم گوتی کازم وەرنە دەرێ داعش گەشتنە ناو مارێ ئەمنیش شەید نازم لە ژۆرێ پاریدا بۆ گوتم نازم هەستا داعش گەشتنە ناو مارێمان گوتی کورە کووەیە کلاشیکۆفەکەی حازر بوو غاریدا سەربانی ئەلێرە یەکەچیان هات لەویدا ئەو بە قوڵ خشکە گەڕاوە ئەگەر نادەهات نەمارێمان هەموو داویست هەمومان بەدیل بگرن وڵا لێرە چارانمان بەرگریمان دەکرد یەکەچیان 11 سار بوو 11 سار بوو بەرگری دەکرد یەکەم شەهید ئازاد بوو دووەم شەهید نازم بوو سێم شەهید بارزان بوو هەرسێکمان شەش براینە سێ ڕۆیش سێ ماینە ئەوەی کە ئەوان زۆر بوون هاتبوونە و 20 زیاتر بوون چەندێک بەرگریتان کرد لێرە چەند سعاتێکی بەرگریم کرد هیچ فیشەکەم پێ نەما هیچ هەتا فیشەکەم پێ بوو بەرگریم کرد بە تاقی تەنێ سێ براشم لە ناو خینێ گەوزیان دەدا چەند جارە دێنە خوارد ئەوە دووەم جارە هاوینێ ئەلێرە هاتن بەرپەچمان دانەوە والله بە حکومەتیمان گۆ حکومەت فشە پێ دەکردین پێی باوەڕ نەدەکردین کاکە پێشمەرگەی بینێ نقطەی بینە ئەی هاوار هەشت پێشمەرگەی ئەلێرە دانابوو هەشت هەر هەشت والله یەک گول لەشیان نەتەقاند والله هاوارم دەکرد هاوار یەک گول لەشیان نەتەقاند یەک گول لەشیان نەتەقاند ئەمە لەم گوندەدا جاری پێشتر ڕووداوی کوشتن هەبووە مەسەڵەن خەڵکی دیکەیان کوشتوانیان جارەکەی دی 6 نەفەر بوون 6 نەفەر بوون ئەمە ئەو جاری لێمان نەگەڕان نێزیک بنەوە هەر شەژیان هەراتن بەزۆ جارە زیاتر لە بۆمان هاتبوون لەوان کوژرا هیچ یەکەچیان پێی کەت نازانم ئەو جا پێی کەت ئەلێرە شەهید نازم لێیدا چاوێ برای کۆرەبی ئەلێرە شەهید نازم لێیدا بە قوڵە خشکە گوت کاکە لێمدا گوتیا تۆ ئاگات لە خۆ بێ ئاگات لە ئازاد و ئەحمەد و بارزانی بی کورە گوتم ئێ پێم نەگۆ ئازاد شەهیدە پێ گوتم ئێ ئەو هەرچی براکە لە ناو خانوا شەهید بوون هەرسێکیان لەسەر خانی شەهید بە خۆتان خۆش بکە بەخێر بن